هۆشداری نوێ دەربارەی لێکەوتەکانی گەرمبوونی زەوی دەدرێت. با بزانین ئەو هۆشداریانە چین. هۆشداری نوێ لەبارەی لێکەوتەکانی گەرمبوونی زەوی دەدرێت. بە گوێرەی لێکۆڵینەوەیەکی نوێ پێشبینی دەکرێت ئەگەری دەردانی گازە گەرمەکان بە شێوەیەکی بەهێز بەردەوام بێت تا کۆتایی سەدا نزیکەی 123 کەس لە هەر 100,000 کەسێک لە ناوچەی باکووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوڕاست گیان لەدەست بدەن بەهۆی گەرمای زۆرەوە. ئەماش نزیکەی 60% ئامارەکانی ئێستاە، زۆر زیاترە لەو پێشبینیانی کە لەسەر بنەمای سیناریۆی هاوشێوە لە ناوچەکانی دیکەی جیهاندا کراوە. بەپێی ئەم توێژینەوەیە کە لە گۆڤاری لانسێت بڵاوکراوەتەوە، ئێران لە سەروی ئەم لیستەدایە بە ئامارێکی ئەگەری 423 کەس لە هەر 100,000 کەسێک ناوی لەم لیستەدایە. ئەم راپۆرتە بە هاوکاری توێژەرانی زانکۆی تەندروستی و پزیشکی ناوچە گەرمەکانی لەندەن ئەنجام دراوە. باس لەوە دەکات ئەگەر گەرمبوونی زەوی لە 2 پلەدا بهێڵڕێتەوە، ئەوە ئەگەری هەیە ڕێگری لە 180 مردن بکرێت بەهۆی گەرمای زۆرەوە. ئەم ژمارەیە بەمانەی بەرزبوونەوەی 2 پلەیە لە تێکڕای پلەی گەرمی زەوی بە بەراورد لەگەڵ سەرەتای سەردەمی پیشەسازی. لە سەرەتای دەستپێکردنی تۆمارەکان پلەی گەرمی زەوی بە ڕێژەی 1.1 پلە بەرز بۆتەوە کە مەترسی هەیە لە سەر بەشێکی زۆری دانیشتوانی زەوی. ئەم توێژینەوانە لە کاتێکدا بڵاو دەکرێتەوە کە کۆنفرانسی داهاتووی نەتەوەی گرتوەکان بۆ کەشوهەوا بە ناوی K28 لە مانگی نۆڤەمبەردا کە بڕیارە لە دوبەی بەڕێوە بچێت. باکووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوڕاست یەکێکە لەو هەرە ناوچە لاوازانەی جیهان لە گۆڕانی کەشوهەوا، بە شێوەیە کە زانکان هۆشداری دەدەن لەوەی بەرزبوونەوەی پلەی گەرمە تا کۆتایی سەدا دەبێتە هۆی ئەوەی کە زۆرێک لە ناوچەکان ئیتر بە کەڵکی ژیان نێن.